ئەگەر بینە سەر بابەتەکە دەرەنجامەکان چی ئەبن لەم ڕوونکردنەوە ئەوەیە کە ئێمە ئەم ئابووریە ئامانجیەکەمان ئەوەیە کە ئێمە ئابووریەکە بپێچین و چالاکی ئابووری ئەنجام بدەین بۆ ئەوەی هەلی کار بڕەخسێنین بۆ خەڵک لە خۆشگوزەرانی بژی لە هەژاری نەبێ وەکو کە ئێستا عێراقی تایە یاخود بەداخەوە هەرێمی کوردستانی تایە کە ڕژێکی زۆر لە دانیشتوانمان لە حاڵەتی هەژارین لە دۆخی هەژارین لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ئەوەیە کە ئێمە بتوانین کارگە دابمەزرێنین موسسەیەکی خەدەمی دابمەزرێنین هەلی کار بڕەخسێنین بۆ ئەوی پارەیان دەست بکەوێ ئەو کەسانە وەکە پارەمان دەستکەوت ئەتوانین بچین بۆ بازارەکان شت بکڕین گوزەرانمان چاکتر بێ بە معیشەتمان باشتر ببێت ئەمە با بڵێن ئەمە بابەتی یەکەمە کە بریتە لە چی بریتە لە گرنگیدان بە خودی ژینگەکە خودی ئابووریەکە گرنگیدان بە ژینگەکە کە تاواکاری ئابووریەکە ئەبێ ئەوەیە کە لەگەڵ ئەنجامدانی چالێکیەکە چاوپۆشی و پێشەرکاری نەکرێت لە مافی ژینگە بۆ لەبەر ئەوەی کە من ئێستا بنمونە ئەم باخە جوانم تێکدا کردم بە کارگە وەکو عەرزی جەنابتانم کرد کە کردم بە کارگە کێشەکە چییە؟ کێشەکە ئەوەیە کە هەری کاردا ئەمەزرێ بۆ ئەم کەسانە بۆ ئەوانەی کە لەناو کارگەکە ئیشەکەن ئیتر دوای ئەوە ژینگەکە تێک ئەچێ نەخۆشی خەڵک تووشی نەخۆشی ئەبێ دیسان جارێکی تر ئەبێ نەخۆشخانە دروست بکەین یاخود فشار و زەخت ئەکەوێتە سەر نەخۆشخانەکانی شار ئەو کەسێک کە نەخۆش ئەکەوێ بەهۆی ئەو دوو کەڵە و تێکدانی ژینگەکەوینەکە ئەبێتە کەسێکی بەکاربەر تەنها بەرەمهێن نابێت